یانەی وەرزشی برایەتی لە بارگای خۆی لە شاری ئەولێر کۆنگرێکی ڕۆژناوانی بۆ ڕاینەری تیپی تۆپیپێکەی ڕێخست و پێنج گرێبەستی نوێی یاریزانانی ڕاگەاند. برایەتی دوای ئەوەی بەشێکی یاریزانە ئەستێرەکانی لەدەستدا بۆیە ناچار بوو بۆ پڕکردنەوەی جێگاکانیان چەندین یاریزانی لاو سەربخات و پێنج گرێبەستی نوێژ ئەنجام بدات. گرێبەستەکانی شەرەکە لە سەنگەر عەبدولکەریمی 26 ساڵان لە هێڵی بەرگری کە یاری دەکات و یاری بۆیانەکانیان درێن و ئارەرات کردووە. هەروە کاروان ڕەمەزانی 28 ساڵان لە دڵی بەرگری یاری دەکات و یاری بۆیانەکانی ئاڵتون کۆپری و پێشمەرگەی سلێمانی واسۆ کردووە. هەروە سەفین عەبدولخالقی 23 ساڵان لە هێڵی هێرشبەر یاری دەکات و یاری بۆ تیپەکانی تاسە پێگەیشتوان و لاوان و پێشکەوتوانی ئارەرات کردووە. هەروە گۆران ناسحی 26 ساڵان لە باڵەکانی هێڵی بەرگری یاری دەکات و یاری بۆ یانەکانیان درێن و ئەولێر واسۆ ئەنجام داوە. و ڕێبین ئیسماعیلی 27 ساڵان لە هێڵی ناوەڕاست و هێرشبەر یاری دەکات و یاری بۆیانەکانی بروسک و ئەندرێن و ئارەرات ئەنجام داوە. برادرانی ئەندامانی ئیدارە و سەرۆکیان و سەرۆکخی دەکەم کە هەمووتوانیان بم بەخشیەوە بتوانم کە ئەم ساڵیش بتوانم خزمەتێکی بچووشیەم یانەیە بکەم کە ئەم یانەیە خۆتان دەزانن پارساڵ لە خولی کوردستان لە وەزعێکی خراپدا بوون و لە خولی عێراقیش هەر نەماتوانی سەرکەوین بۆ بتوانین ئەم ساڵ بە کۆمەڵە یاریزانێکی لاوە و فەرقێکی باش دروست بکەین بۆ ئەوەی ئەم تیپە بەڕاستی چێبچێدا بیت وێ ڕاستە ئێستا یاک کۆمەڵێک یاریزانی بە ئەزمونمان ڕۆیشتووە لایەنەکە بەڵام هەندێک یاریزانی باشمان هێناوە بۆ تیپەکە چکە خۆی لە خۆیدا بەڕاستی ئێمە کۆمەڵێک یاریزانی لاویش هەیە لەو شارە و لە کوردستان ئەبێ ئێمە بەڕاستی پشتیان پێ ببەستین. ئینشاڵڵا بتوانین ئاستێکی باش پێشکەش بکەین ئەو شکۆیانەی برایەتی بێڵینەوە کە چەندین ساڵە ڕقەمێک بووە لە خولی نایابی کوردستان هیوادارین بتوانین ئاستێکی باش پێشکەش بکەین ئەنجامێکی باشمان هەبێت. پەیوەندیکردنم بە یانەی برایەتی هەر بخۆم عەزم کرد ئەزمونێکتر تاقیکەمە بەڕاستی یانەی برایەتی یەک لە یانە باشەکانی کوردستانە و چەند ساڵی ڕابردوو ڕقەمێکی باش بووە لە خولی کوردستان و ئینشاڵڵا ئەو ساڵیش بتوانین تیپێکی باش دروست بکەین هەرچەندە تیپەکەمان هەمووی گەنجن و نوێشن تیپەکەمان بەڕاستی پێویستە لەسەرمان زیاتر خۆمان ماندیکەین بۆی بتوانین تیپێکی باش دروست بکەین منافس بکەین لە خولی کوردستان.